ڕەوشی کرێنشینان لە هەرێمی کوردستان بە گشتی و لە سلێمانی دۆروبەری بە تایبەت بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بەرەم سەردار کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستانن. کاک بەرەم سڵاو لەبێ زۆر بەخێر بێ. ئەگەر بەگشتی پێمان بڵێ ژمارەیەک هەیە بۆ کرێنشینان لە هەرێمی کوردستانە، یعنی چەند کرێنشینمان هەن؟ سەرەتا بەنای خۆی گەورە پیرۆزبای ساڵیاری دامەزرانی کورسات لە بەڕێستان و لە تاوای سافرجوانەکەتانەکەم. دیارە کورسا خۆی شوێنێکی گرتووە دڵی خەڵکە لەبەرەوەی لەم ڕۆژانە نەبێتەوەی کە بڵم لە کورساتم کۆمەرێک بابەتم خوێندەوە کەیشێکە لەو کەناڵین تا ئیسای مسەسەلێکی تورکیوانی لێ نەیەوە کۆمەلگای شتێکی جوانی کردووە. بەنسبەت ئامارەوە بەداخەوە ئارەماری کرێنشتیان توانم بڵم ساڵانە زیاد دەکا لەبەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان پلانێکی تۆکمەی دانەڕەشتووە بۆ ئەوەی کە قەیرانی شەجێبوون چارەسەرکە. مۆڵەت زۆر دراوە بە پڕۆژی سەکەنی ئەتوانە بڵم لە سەر 200,000ەوە تەنها لە ڕێوە بەرهێنانەوە مۆڵەتی پێدراوە لە ڕێی کەرتی تایبەت و دروست کراون. ئێمە زەربی سفریان ناکەین، بەڵام بۆ کەسانە نییە کە دەخلیکی ماگانیان کەمە، بۆ کەسانە نییە کە کەم دەرامەتن و لە بازارە کەسابەتی شاکەزاییان هەیەواتە نەیانتوانین هەدەفەکە پێشێن. تەنها ئەو پرۆژانی کە وەزارەتی ئاودانکردنەوە دروستی ئەەکەن لە خزمەت خەڵکە بۆچی لەبەرەوەی بۆ ماوەی 25 ساڵ درێ بە قەرز بە قیستی درێژخان ماوەی 25 ساڵ درێ بە وڵاتیان بەبێ پێشێکی واتە تێچووی ئەو خانووان ئەو شقەی کە دروستێک لە ڕێی وەزارەتی ئاودانکردنەوە هەر چەندێک بێ هیچ پارێکیان لێ ناسەن و کۆی کەنەکەەوە کە 564ێکە دابشکرا واتە لە کۆی گشتێتوان بڵم تا ئیستا لە کورسانە لە 0.026 ئەو یەکانە بۆ خزمەتی ئەو چی نەبوون کە ئێمە ئەمانە بچێتە شوێنی سەکەنی خۆیەوە. یعنی پێ دوایە ئەو کەسانی کە داهاتیان زۆر نزمە ناتوانن بچن لەو پرۆژانێکی ئێستا هەیە بەشداری بکەن بە دڵنیاییەوە. ینی تۆ هەموو پرۆژانی کە ئەیبینی ڕکلامی بۆ کات کە بە حساب داشکاندنی بۆ کە هەڵایەگەنێتەوە ئەڵێ خزمەتی کرێنشتیانەکەین و خزمەتی کەم دەرامەتانەکەین، بەڵام سەرێکی ئەڵێ بە 130 وەرەقە 150 وەرەقە پێشێکی کە ئەوە کەمەکەیەتی کە ئەچیتە ناو مۆزوعەکەشەوە کە ئەشت ئۆفیسەکان و بەداخەوانی ینی ئەڵێمە بۆ گرێبەستە دوای گەشتە گەشتکاری یان گەشتە دیوار دەفتەرە بێنێن گەشتە سەقف گەشتکاکە دیوارە گەشتکاری هەفتەیەکی بین ینی خەڵکی و 50 وەرەقە بێنن بۆیە بەداخەوە بە شێوازە لە شێوازەکان ڕکلامەکان واناگەن کە خەڵک لی تێ بکە. بۆیە هیچ شوقەیەک لە سلێمانی لە هەولێر لە دووەک ئەوانەی کە کەرتی تایبەتەکەن بەشی هەرە زۆری هەتا ئەچیتە ناو خانووگە تا ئەو کارێکی لەکە تا بەلاین کەمەوە لە 3 دەفتەر بۆ 4 دەفتەر کەمتر نییە. ئەمەش بە هاوڵاتێکی بەسیط نادرێت. دواتریش ماگانەکەی زۆرە و سیتیەکانش خۆزانی خزمەتگوزاری پێویستەوە نازانم کۆمەڵک پاری تری سکوریتی و ئاو کارە بە کۆمەڵشیان لێسان وان لێ کردو کە خەڵکی کەم دەرامەتان ناتوانێت بەشدای لە پرۆژانە بکەن. تۆ لەوێت و کرێکی کەشەرەی بەدڵنیایی خۆشە بێرە بێ کرێک بێ بەدڵنیە پرۆژی وا هەیە ئەوی مناگادار بم لە 200,000 بەرەو ژوور تیاتی بێ خزمەتگوزاری بێ خۆ خانوویش بە 200 بەکرێگری. باشە ئەم گرفتە بەچی چارەسەرە بێ پێ دوایە بێ حکوومەت خۆی بەشدار بێ. ئەزمونونەکەمان بینی لە ماوەی ڕابردووە حکوومەت هێرێم خۆی چەند پرۆژێکی دروست کرد بەڵام فەشەلیان هێنا. بۆ نمونە ئەو یەکانەی لە سیتەک دروست کراوە، بۆ نمونە لە هەندێک شار و شارۆچکە پرۆژەی شوقە دروست کراوە بەڵام ئەوە چەند ساڵە هی وەزارەتی ئاودانکردنەوەی پێم وابێ هەر هەیکەلەکەی تەواو بووە ساعت دە بۆ 15 ماوە بەجێ هێڵدراوە. یعنی ئەو پرۆژانە کە وەزارەتی ئاودانکردنەوە دروستەکە 9004 یەکەیە باشە بە تێچووی یعنی خانووش خۆمانە لە سلێمانی 5000 و تقریبا 620 یەکی بەرەکەوێت. ئەم 5620 کۆمەڵێک مەسارەفی کەمی ماوە واتە خزمەتگوزار لە 100 پرۆژەکان تاوا وەکو بینە لە 150 خزمەتگوزارەکانیشی تاوە پێویستی بە مەبلەغی پارەیە. بۆ نمونە لە کەڵاوانان پرۆژە هەیە تاوا بۆ پێویستی بە 2 میلیارد دینارە، لە سیتەک پێویستی بە 28 میلیارد دینارە، لە کەنەکەەوە و ئەوانە کە تقریبان 1564ێکەیە پێویستی بە 50 میلیارە. ئەم مەبلەغانە زۆر کەمن بەڕاستی، بەڵام ئێمەکو کۆمەڵی کرێنشتیان لەگەڵ ئەو کۆمەڵە کەسانی ئەندامان ئەنجومەنی پارێزگا لەگەڵ وەزارەتی ئاودانکردنەوە خۆی لەگەڵ کۆمەڵە خەمخۆری ترا چەند جارێک داوامان لە حکوومەت کردووە چەند جارێک ژنەمان پێگەێناوە بۆمان ڕوون کردووە کە ئەم پرۆژانە کە لە 100 تاوە پێویستی بە مەبلەغی پارەیە. بەڵام حکوومەت هێرێمی کوردستان هاتووە کۆی گشتی پرۆژەکانی لێگاتەوە واتە بۆ نمونە پرۆژەکانی ناو هەولێر ناو دووهۆک ناو هەر شارێکتر
لە هەنێک شوێن هەیە ئێشتا بەردی بناقی پرۆژەکەدانەوە حکوومەت یاریێم کوردستان ئەڵێ من بە شەرێک پارە سەرفەکەم هەمووی تاوا بێت سەرەوە کۆی گشتی ئەم پرۆژێ 280 ملیار دیناری تێچێ بەڕقم 280 ملیار بۆ حکوومەت زۆرە لەبەرەوەی نایکات ئەڵێ من ناتوان ئەو پارە زۆرە بەم بەڵام نەهاتوو یعنی بیل لەوە ناکاتەوە بە تایبەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت یعنی پێمان ڕاگەیانوە نووسراوەکەمان ڕاستەکە وتمانە شاری سلێمانی یەکەکان تەواو بووە یعنی لە هەولێر 364 یەکە بە عینان شت تەواو بووە پێویستی بە مەبلەغی پارەیە ئەگەر ئەتۆ ئەم مەبلەغە پارەیە سەرف بکەیت بۆ نمونە تۆ 5,000 کەس یان 4,000 کەس لە سلێمانی یان لە هەولێر یان لە هەر شارێکە تەواو بووە تۆ ئەگەر ئەمانە بچێتە ناو شوقەکانەوە داهاتت بۆ گەڕێتەوە داهاتی ئەم مانگانە ئەتوانی بی لە خزمەتگوزاری ئەیترا بەکاربێنی یعنی حکوومەت پلانی نییە یعنی زۆر شتێکی زۆر بەسیتە یعنی تۆ وەرە 5,000 کەس خێرەت خزانی دیخەرە یەکەی خۆیەوە هەر لەو داهاتی 5,000 ئەویتری پێتاوکە ینی خۆتۆ هیچی ناوێ ینی تۆ لە بری 280 ملیار سەرفکەی وەرە 80 ملیار بۆ منەوە سلێمانی سەرفکە دوای لەو داهاتی سلێمانی وردە دەهۆش هەولێری پێتاوە ئەگەر داهاتیشت بۆ نەگەڕێتەوە تۆ حکوومەتی و تۆ حکوومەتی ینی فەرزە لەسەر ئەبێ بکەی ینی بەڕاستی ئەی بە حکوومەت یاریێم کوردستان بەڕاستی ئەی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ماوەی 11 ساڵە هاوارەکەین ینی ئەڵین پرۆژەیەک لە سلێمانی خریکە ئەڕوخێ ینی پێویستی بە نۆژەکردنەوەیە پێویستی مەبلەغی پارەیە ئەتوانم بڵێم من لە کۆنگری ڕۆژناوەکانشە باسم کرد توان بڵێم بەشێکە لە سزای سلێمانی کاکە ینی تۆ بۆچی پارەی سەرف ناکەی ینی 2 ملیار دینار چییە بۆ حکوومەت ئەگەر بێوێت پرۆژێکی سەکانی 440 تاوا بە پێویستی بە 2 ملیارە باش وەلو ڕخنەشم لەوە بەرهێنە هەیە کە خۆی دروستی کردو چکە 2 ملیار دینار بە ئەوە بەرێنی کە دروستی کردووە وەکو 200 دینار وایە لە لای ئەوە ئەو خۆی ئەو نەجافەتی بنوایە ئەو پیاوەتی بنوایە خۆی ئەم پرۆژەی تاوا بکردە ڕادستی خەڵکی کرا 2 ملیارەکە با قەرز بە لای حکوومەت هەر کاتێک با لێوە گرتادەوە باشە کاک بەرم ئێستا ڕەوشی کرێنشینان لە نێو شاری سلێمانی گەر باز بکەین چۆن ئاستی کرێ بەرزە ڕەوشی کرێنشینان بەعام خراپە کرێ بەرزە کرێ دەست ناکەوێت خانووی چۆڵ زۆرە بەڵام نادرێ بکرێ دوو هۆکارە ئەو کارێکیانەوەیە ئاوارەیەکی زۆری بێش ئاوارە نیە عەرەبێکی زۆر لەم شاران چکە ئاوارە ئەنەوەی کە جێگۆڕێگان بەڵام ناگەڕێنەوە لەبەرەوەی هەتا ئەم دقەیەکە لەگە جناب تا قساکەم 1,32,000 عەرەب لە هەرێمی کوردستانە بوونیانەیە کە لە 121 دانیشتوانە ئەگەر بێت بگاتە لە 130 بوانێ داوای ئەنجومەنی کورسی ئەنجومەن کە ئەمە زۆر خەتەرێکی گەورەیە 682,000 شەجێبوون کراوە بە ناویانەوە و ئاوارەیەکی عەرەبی زۆر خویان یاسا ڕێگەیان پێدا یاسا ڕێگەیان پێەیە بەڵام تو ئەتوانی سنوورداریان کە ینی هەموو شتێک هەموو یاساک سنووری خۆی هەیە هەموو قفڵێک هەموو ئاوەکەیگەی دە قفڵی هەیە قفڵە بووە کرابووی تۆ چەندە پێویست بوو ئەوە بەریتەوە ئەو نەبگریتەوە بۆیە ڕێگان لێ ناژیرێ ئەو یەک سیتیانێک کە بەتایبەتی لە سلێمانی و لە هەولێر و لە دووەکە ئەفرۆشتێت بە ئاوەر بە عەرەبەکان ئەفرۆشتێت خەڵکی ناتوانێت بیکڕێ ئەوان بە ئارزی خوانێ کردن بێنەوە سەر بابەتی کرێ وەکوتم دوو تایپێت تابێکیان عەرەبەکان پارەیشان پێەیە یاخود کۆمەڵاتیان ئەو کێشانێت 4,000 لە ماڵەکە یەکە گرن لە خانوێکە دانیشن ئەگەرکی 100,000 400,000 بەڵام کوردەکە خەڵکی شارەکە ناتوانێت 200,000 زیاتر بە بەداخۆ زۆربەی زۆری خاوەن خانەکانش ئەمڕۆ ئەیەن بەو پارە زۆرە لە لای شترەوەی کە گرفتێکی زۆر گەورەی دروستی کرد ئێستا حکوومەت بڕیاریەوە هەر خاوەن خانوویەک بێت و خانوویەکی بابەکرێ ئەبێ ئیسۆپاچی خانەکەی خۆی بکە واتە بۆی جبۆنە جەنابەت خانوویەکە دە ئەی بکرێ باشە ئەبێ بچی ئیسۆپاچی خۆت زەریبە ئاو کارەبا دەخل شارەوانی نازانم خۆڵانە نازانم جادە قیرانە ئەم شتانی کە هیچیشی نییە بێ هەرچی قەرزلای ببیتەوە اینجا بۆت هەیە ڕێنووسنگەوە خانەکەی بی بکرێ بە 200,000 ئێمە دوو حاڵەتە یانەوە ئەو بە ڕێزە ئەو خاوەن خانۆن ناچم ئیسۆپاچیەکە لە بەری پارێکی زۆری لەسەرشان هیچ بەشبوونی و پارێ بەڵام نیش پاشەکەوتم لای حکوومەتە ناچێ بیکە یان ئەوەشی کە چوو کردی ئیسۆپاچشتەکەیە بە 200,000 نایە بۆ منە ئەمە سعرێکەکە دامانە یا بە 300,000 بنەوە پارێ ماوە ڕاکەڕام بۆ چۆن بە 200 بە 300 بۆکە بۆ لەبەر عەرە پاری بێ ئەمە بەداخۆیمە داوامان کردوە بە نووسراوە داوامان لە ئەنجومەنی پارێزگاوە لە حکوومەت و لە هەموو کردووە سنوورێک بۆ ئەم کاران دام هیچ نەبێ ئەستۆپاشەکە ئێستا کاری پێکرێ بەڵێ حالێن تا ئەم دەقەشەکە تو جەناب داقساگەم کاری پێکرێ هیچ نەبێ ئیسۆپاشی لابرێ بۆ ئەوە بارگراوندی لەسەر خەڵکە داماوە دروستەکەن وەکو شوقەکانیان نایە بۆ دروست ناکەن بە سعرەی شێرزان بێڵن خەڵک بە ئارزوی خۆی لە خانووی کرێدا دانیشێ یعنی ئێستا بابەتی شتێ حەزەکەم نازانمەگە پرسیار بێدەوای لە جەنابەت ئەم ئەم بیزەزارێکەی کە ئیستا لە سلێمانی کە دروستەکرێت لە حکوومەتی کوردستانەوە هەرچەندە ئەوەش تۆ نەقمان زۆر گرتووە بەڵام لەبەری کاتەکە درێژی پێنایە 5,200 بەر شاری سلێمانیەکە بەڵێ باشە
بەداخەوە هەتا ئەم دقەیە شارەوانی سلێمانی نەیتوانیوە زەویەکی شیا و زەویەکی باش بۆ ئەم پرۆژەی دابنێت ئەگەر زەویەکی باش دانرێت ئەلبەتە مۆبەرێنانە ژیانە پێشەوە ڕەخنەشم زۆر لەوە بەرێنەکانی سە باسییانیژەکەم ئەلبەتە ئاون ژیانە پێشەوە بە کێبڕکیان پرۆژەی وەرەگرن ئەیە بەکەم دەرامەدان بەڵام شارەوانی زەویەکانی ئەڵێ لە تاسڵوجۆ لە تانجەرۆ دامناوە هەرچەنە زەویەکانی شتا ئیسە دیار نییە بڵێ ئەمە زەویەکە چم ئیشی لەسەرەکەم تەنها قسەیەکە و باس کراوە لە هەمان کاتدا بەداخەوە بەرەنەکانش هەر لەبەر حرمەتی شاری سلێمانی هەر لەبەر خەڵکی سلێمانی کە خەڵکی سلێمانی بەوانی گەیانون کە خەڵکە تەسحیشی زۆری یاوە یعنی بەڕاستی گوناح نییە ئیسە تۆ هاوڵاتیشی کرێنشین پێشبنەکەی کۆنە برینارە برای شەهیدە تەسحیاوە ئیسە هاو کرێکی کابراایکی عەرەبە لە زیقار یعنی بەدایان نوێنی ئاما لەلایە بۆیە بەداخۆ ئەوایە وەبەرێنەکان خۆیان لەگە شارەوانە تەنسیقیان بکردایە ئەگەر بەتەنیاش کەسێک ژنێگیرایە بە هەرمیان سنووقێکیان دروست کردا بیان تا ئێمە چەند ساڵ لە داهاتی ئەم شارە لە داهاتی ئەم وڵاتە خۆین قەیچێکە بە ئەم بە هەرمان سنووقێک دروستکەن و ئەم پەرداخەوەن لە سنووقێک دروستکەن مانگانە کاکە هەر ئەو زەکاتی کە دەریەکەن بانێن بە خواردن و بەنەوت بۆ خەڵکە کاکە پێویست پێ نییە فەرمون کاکە کاڵم پێویستبینە حتمما پێویستپێتی بەڵام هاوڵاتیەک تۆ لە ساڵێکە یان زەمان خۆی تێرە بە تۆ لە مانگی ڕەمەزانە سەبەتی خۆراکی دەمە حەل نییە کاکە فەرمون هەمووتان هەموو سەرمادارەکان هەر ئەو زەکاتی کە دەرێکن ناڵین کاکە لە پاری خۆتان ئەو زەکاتی کە دەرێکن بیخەنە سنووقێکەوە یەکەکەیش جێبوون بێ دوستکەمە کەم دەرامەتان دەست خۆش بە کاک بێرم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پێی وایەوەی سەرەتای ساڵی 2023 ئەو گرفتانە ساڵێکی ترم کاتاگەر عمر باقی بێ یەکترمان بینیەوە بەرنامەمان کرد ئەم گرفتانە چارەسەر بوو بە کوردی کاتنەمەوە زۆر لەگەڵ دکتۆرە نەوین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەری عێراق ئینشاءڵڵا لە هەوڵی ئەوەداین کە بانقی ڕافیدەین لەقێکی لە سلێمانی کەینەوە کە بڕیار وایە لە 50 بۆ 150 ملیۆن باباوانی کە کرێچین هەوڵێن ڕێی سەندیکاکۆ ناوەکانیان بینێ بۆ ئەوەی ئەو هاوڵاتانی کە ئەتوان 150 ملیۆن وەرگرن بە قیسێکی درێژخایانە بە ڕەبحێکی زۆر کەم ئەتوان مەخاونێکی شەجێبوون ئینشاءڵڵا لە هەوڵی ئەو بەرنامەی لە ساڵی ئایندا دەست بۆ بەرنامەیە کرێت بە هیوایەوەی ئەوە چێتەواری جێبەجێکردنەوە سپاس بە ئامادەبوونت کاک بێرم